نەبوونی ژێرخانێکی پتە و لە ڕووی پیشەسازی و کشتتوکاڵی و بازرگانی و پشتبەستن بە سامانی نەوت دۆخی ئابووری هەرێمی کوردستانی بەرەو کارەسات بردووە. دەسەڵاتدارانی هەرێم بە درێژایی دەیان ساڵی حکومکردنیان نەتوانیان لە سیاسەتی نەوتدا سەرکەوتوو بن، نە ژێرخانێکی ئابووری بتەویشیان بنیادنا. ژێرخان بریتە لە ڕێگۆبان، پردا، کارەبایە، ئاوا ئەو با و شوێن ئەو بابەتانن کە هەموو ئەوە ئەگەنە کێڵگەیەک یاخۆت پرۆژەیەک کە بن بەوەی کە کێڵگەکە بتوانێت بۆستە لەسەر توانا و ئیمکانیت خۆی لەسەر قاچی خۆی بۆستێت و ئیش بکات و بەرهەمەکانی بکاتە بازار. بۆیە لێرە ئەگەر ئێمە پشتبەستن بەم ڕوونکردنەوەیە سەیری ژێرخانی ئابووری بکەین بەگشتی لە هەرێمی کوردستان و عێراقیش بەگشتی لەبەر ئەوەی ئابووری با بڵێن ئەم دوو ئابووریە عێراق بەگشتی و هەرێمی کوردستانش بەتابەت پشتە بەستن بەنەوت و داهاتی ئاسایی و ئاسانیان دەست ئەکەوێ، بۆیە نەیهێشتووە ئەم ئاسان دەستکەوتنەی داهاتەکە وا لێ هاتووە کە بەرپرسانی ئابووری گرنگیان نەداوە بۆی کە ژێرخانێکی پتە و ژێرخانێکی توندوتۆڵ دامەزرێنن بۆ چالاکیەکانی تر. تۆ بەڕێزت بە ئاسایی لە بوارێکی تایبەت پارێکی چاکت دەست دەکەوێ، ئیتر ڕێک ئەو پارەیە کە دەست دەکەوێ با بڵێن ئاڕستەی بەکارهێنانێک، ئاڕستەی موچەیەکی، ئاڕستەی و بابەتانی ترەکەی کە ئێمە بۆمان دەرکەوت ئەم ڕاستیە ئەم سەردەما بۆمان دەرکەوت کە ساڵانی ڕابردوو نەمانتوانی وەفعلەن ژێرخانێکی پتە و ژێرخانێکی بەهێز دامەزرێنین. ڕوو لە هەموو لایەک دەکەم مامۆستا عەلی باپیر لە نەخشە ڕێگای پاراستنی قەوارەی هەرێمدا کە ئەم هەفتەیە بڵاوی کردەوە دەڵێت سیستەمی بە موچەخۆرکردنی خەڵک و گوریس پچڕێنەی حیزبی و لە ئاکامدا تەمبەڵبوونی خەڵکێکی زۆر و پشتساربوونەوەیان لە کار و کاسبی وای کردووە گرنگی بە بەرهەمی ناوخۆ نەدرێت و هەمووان چاو لە دەستی موچە بن. لە کاتێکدا بژانەوەی ژێرخانی کشتتوکاڵی و بایەقدان بەدەستی کار گرنگی زۆریان بۆ ئابووری وڵات هەیە و سەرمایەیەکی لە بن نەهاتوون. ئێمە دەسەڵاتێکی بەڕێوەبردننی خراپمان هەبووە، اینجا بە زۆرزانی بێ یاخود بە نەزانی بێت تاوەکو ئێستا لە ماوەی 29 ساڵی ڕابردووە کە ئەم وڵاتی بەڕێوەبردووە تەنها گرنگی بۆ جۆرە پرۆژانە داوە کەوا مفت و لە 100 قازانجێکی زۆر بێتە دەسەوە لە ماوەیەکی کورتە و ئەو کەسانەی ئەو قازانج و ماوە کورتەش بچێتە گیرفانی دەسەڵاتدارانەوەتە نەچێتە گیرفانی خەڵکەوە. بۆ نمونە پرۆژەی زراعی کشتتوکاڵی ڕاستەوخۆ قازانجەکەی ناچێتە گیرفانی حکوومەت و دەسەڵاتدارانەوە، ئەچێتە گیرفانی جوتیارەوە بە ناڕاستە خۆچێتە گیرفانی حکوومەت گرنگی بەم بوارە نەداوە. بۆیە بەشێکی زۆری کرێکارانی ناوخۆیی ئێمە 100,000 بۆ 200,000 ساڵانە بەستە خەڕوجمان هەیە لە پەیمانگاکان، لە زانکۆکان، لە شوێنەکانی تر، لە ئامادەیە پیشەیەکان تاوەکو ئێستا کەس ئەمانە خۆی ناکە بە خاوەنیان کەوا هەلی کاریان بۆ بدۆزێتەوە. لە هەرێمی کوردستان وەک چۆن گرنگی بە ژێرخانی ئابووری نەدراوە، ئاوەهاش بایەق بە دەستی کاری ناوخۆیی نەدراوە. زۆربەی کارگە و ناوەندە پیشەسازیەکان بە کرێکاری بیانی هەڵدەسوڕێن. سەرڕای ئەوەی سەدان دەرچووی زانکۆ و پەیمانگەکان بەبێ ئیشوکار لە ماڵەوەن، بەڵام سوور لە تواناکانیان نابیندرێت. ئەوەش کەم تەرخەمیەکی گەورەی حکومەتی هەرێمە کە هیچ بەرنامە و پلانێکی درێژخایانی بۆ ئایندە و ئێستای هەرێم نییە. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.